سڵاوی خوداتان لێبێ بینەرانی ئازیزان. من دکتۆر یادگار ناتق عەباس پسپۆری نەخۆشیە دەرونیەکان لە تاوەری تەندروستی سمارت بە خێراتنی بەڕێزتانەکەم لە حەڵقەیەکی تازەی زنجیرەکەمان ڕۆژ و تەندروستی. حەڵقەی ئەمڕۆ دەمەوێت پەیامێک بێت، دەمەوێت پیرۆزبایی مانگی ڕەمەزانتان لێ بکەم. هیوادارم ئیشەڵڵا ببێتە مای خێر و بەرەکەت بۆ وڵاتەکەمان، بۆ میلەتەکەمان. لێرەوە دەڵێم با ئێمە هەوڵ بین تازەگەریەک بکەین ئەمساڵ، با ئێمە هەوڵ بین ئیش لەسەر بابەتێکی زۆر گرنگ، ئەویش ئەوەیە بابەتی بەرگری دەرونی. ئێمە ئەوەی کە بیستومانە دایم دەڵێن بەرگری لەش، بەرگری جەستەمان، ڕائەکەین ئەم ڤیتامین، ئەو ڤیتامین، ئەم دکتۆر، ئەو دکتۆر، دایم لە هەوڵی ئەوە داین کە بەرگری لەشمان بەرزکەینەوە. بەڵام وەرە با من و تۆ لێرەوە ئیش لەسەر ئەوە بکەین بەرگری دەروونمان بەرزکەینەوە. با ئەم ساڵۆک و ساڵەکانی دیکە نەبێت کایە. ئەگەر بمانەوێت ناشڵێم هەر خۆت بە تەنیا، ئەڵێم هەمومان، با دەست پێ بکەین من و تۆ ئیش لەسەر چەند بنەمایەک بکەین، ببێتە بنچینە بۆ ئەوەی بگۆڕین، چونکە مرۆڤ هەموو دەقەیەک توانای ئەوەی هەیە کە بگۆڕێ، بەرەو باشتر بڕوە. دەتوانین یەکەم بنچینە ئەوە بێت کە دیسانەوە دووبارە یەک بناسینەوە، دووبارە لەوەوە دەست پێ بکەین کە خودای خۆمان بناسینەوە. خوداگیان باوەڕ کە ئاگای لە ڕەنمان نییە، لە لای زمانمان ناوەستێ، لە لای ئاینەکەمان ناوەستێ. خواگیان ئێمەی لەلا گرنگە. دەدەی من و تۆ کە خوایەکی گەورەمان لە پشتەوە بێت، بۆچی بترسین لە نەخۆشی، بۆچی بترسین لە دنیا، بۆچی بترسین لە بەسەرهاتەکان. با ئیش لەسەر ئەوە بکەین کە ئێمە بە قووەتین، لەسەر بنەمای ئەوەی کە خوایەکی بە قووەتمان لە پشتەوەیە. ئەمە بنەمایەکی زۆر زۆر سەرەکی بۆ حەیاتمان. بنەمای دووهەم کە زۆر زۆر گرنگە ئەوەش ئەوەیە با ئێمە تێبگەین لە حەیات، با ئێمە تێبگەین لەم دنیاە. ئەم دنیاە پڕێتی لە تەن و چەڵەمە، پڕێتی لە ناخۆشی، پڕێتی لە ئازار. ناکرێ من بەس چاوم لەسەر ئازارەکان بێ، ناکرێ بەس چاوم لەسەر شتە ناخۆشەکان بێ. با هیوا بۆ خۆم بگەڕێنمەوە، با بڵێم کە حەیاتە، حەیات پڕێتی لە ناخۆشی و لە هەمان کاتیشا خۆشی تایە. با ئیش لەسەر ئەوە بکەین لە لای خۆشیەکان بوەستین و هێندە لە لای ناخۆشیەکان نەوەستین. ئەمە بنچینەیەکی دووهەم. بنچینەیەکی تری زۆر زۆر گرنگ ئەوەیە کە باشتەکانی دەرەوە هێندە کارمان تێنەکات. با بەسیترین قسە کارمان تێنەکات و لە معنەویاتمان دانەگرێت. ئێمە کەسانێکی بەقووەتین. کەسی بەقووەت دایم دوژمنی زۆرە. ئەگەر لە لای قسە ناخۆشەکان بوەستی قەت نابێ بە هیچ. بەڵام هەڵبەتە هەنێ جار هەیە گرنگە کە تۆ بایەخ بدەی بە خودی خۆت و تەرکیزت لە لای خۆت بێ، بۆیە بتوانی زاڵبی بەسەر ناڕەحەتەکانتە. یەکێک لە بنچینەکانی تر کە ئەمە گرنگترینیانە حکمێکی خودایی هەیە، ئەوەش ئەوەیە کە ئەڵێن مادام هەموو شتێک لەم دنیاە سەرەتای هەیە، دەستپێکی هەیە، ئەبێ کۆتاییشی هەبێت. من ئەمە دایم پەیاممە بۆ نەخۆشەکانم، بۆ ئەو کەسە بە ڕێزانەی کە داوای پرسیارم لێ ئەکەن. بۆیە هیوادارم ئیشەڵڵا کۆتایی هەموو خەم و خەفەتەکانتان بێت و هیواداریشم ڕەمەزانێکی خۆش بەرنەسەر ببێتە مای بەرەکەت و خێر بۆ هەموو لایەک. زۆر زۆر سوپاس.